عليكم السلام ورحمة الله. السلام عليكم. السلام عليكم ماما کاک سجاد حەسەن بخير باشی ئەحواڵت چاکی باش باشی سەلامەتیت باش نيوت باش الله سلام تماشى خۆ باشی سلام ماما صدق نادي سەرێکی دەدەین حەز فرمو لێ سيد الله فرمو فرمو لا صح فرمو ماما سجاد فرمو فرمو. السلام عليكم ماما صدانا باشی ئەحواڵت چاکی باشیت سلامەتن باشن سلام يا ربي سلام يا ربي ماما سجاد بخير بي سلام يا ربي باش ماما سجاد سلام يا أخوة وصلت ما خوشا شيروكك بسراتي بيا صالحك بيا شاكك تبارك بتجارة قماش وأنا بمان باسكي أجر هبي زۆر باشە بەسەر هاتێک هەیە پێم خۆشە لێرە باسی بکەین کە سەبارەت بە قوماش و کوتاڵ و ئەوانەیە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت دوکانی قوماش و کوتاڵ و ئەوانەی هەبوو بازرگانی دەکرد پیاوێکی بەناوبانگە کە معاملەی خۆش و هەرزان فرۆش و پیاوێکی ڕازگۆ بووە لە معاملەیدا جا کە کوتاڵ و قوماشی دەفرۆشت کەسێکی لەسەر دوکانەکەی دانابوو بۆ ئەوەی کە کوتاڵ و قوماشەکەی بوو بفرۆشێت و بەردەستی بکات وەکو شاگرد بەڵێ جا هەندێک لەو پارچە قوماشانەی کە داینابوو عیبێکیان هەبوو بەو کەسەی کە لە لای بوو لە دوکانەکەی بوو بە بەردەستەکەی و شاگردەکەی پێیوت بوو ئەگەر ئەو قوماشێت فرۆشت ئەگەر کەسێک هات قوماشەکەی کڕی ئەو عیبەی کە هەیەی بەو کڕیارەی دەڵێ کە لێت دەکرێت و بۆ ئەوەندە پارەی دەیفرۆشی ڕۆژێکیان ئیمامی ئەبوو حەنیفە لەوێ نابێت ئەو پارچە قوماشەی کە عیبێکی هەبوو کە پێیوت بوو عیبەکەی بڵێت کاتێک کە دەیفرۆشێت پیاوێکی جوولەکە دەیلێ دەکڕێت و ئەویش عیبەکەی ناڵێت لەبیری دەچێت یاخود عیبەکەی پێ ناڵێت و بە پارەیەکی زۆر پێی دەفرۆشێت ئیمامی ئەبوو حەنیفە کە دێتەوە لێی دەپرسێت پارچە قوماشەکە چ لێکە دەڵێ وەڵا فرۆشتم بە پارەیەکی زۆرم فرۆشتووە و دەڵێ عیبەکە دوت بەو کەسێک کە پێت فرۆشت دەڵێ نەوەڵا عیبەکەم پێ نەوتووە جا ئیمامی ئەبوو حەنیفە دەچێت شوێنی ئەو پیاوەی دەکەوێت هەتاوەکو دەیبینێتەوە پێی دەڵێ کاکە ئەو پارچە قوماشەیە لە دوکانی ئێمە کڕی بوو ئەو عیبەیە هەبوو ئەو بەردەستەی کە لە لای من بوو شاگردەکەم والحاصل لەبیری چووە ئەو عیبێت پێ بڵێ عیبەکەی پێ نەوتووی ئەوە پارەکەت و پارچە قوماشەکەمان پێ بدەوە ئەو پیاوە جوولەکەش زۆر پێی سیر دەبێت زۆر سەرسام دەبێت بەو هەڵوێستە ئیمامی ئەبوو حەنیفە بۆیە پێی دەڵێ ئایا چ شتێک وای لێ کردی کە ئەو کارەیەی بکەیت ئەو پارچە قوماشەی لە من وەربگریەوە پارەکەم وێ بدەیەوە کە عیبێکی هەیە کاتێک ئەو کەسەی کە لەلات بووە عیبەکەی پێنەوتوم پێی دەڵێ وەڵا ئیسلام فێری کردوم کە پارەکەت پێ بدەمەوە پارچە قوماشەکەت بۆ بێنمەوە ئیسلام فێری کردوم کە ئەو هەڵوێستەیەم بەو شێوازەیە بێت دینەکەم فێری کردوم بۆچی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من غشنا فليس منا پێغەمبەر قەدەغەی کردووە کە ئینسان غەش و خیانەت لە کڕین و فرۆشتندا بکات پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێی دەڵێت کە قەدەغەی کردووە کە ئێمە لە کڕین و فرۆشتندا خیانەت بکەین و غەش بکەین ئەو جوولەکەیە بەو هەڵوێستە ئیمامی ئەبوو حەنیفە زۆر سەرسام دەبێت بۆیە هەر لەوێدا شایەتومان دێنێت و دەڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله یەکسەر بە هەڵوێستی ئیمامی ئەبوو حەنیفە ئەو پیاوە موسڵمان دەبێت و شایەتومان دێنێت جا بەڕاستی ئەوە هەڵوێستێکی زۆر گرنگە بۆ هەر کەسێک کە کڕین و فرۆشتن دەکات دوکانی هەیە قوماشی هەیە یاخود هەر کار و کەسابەتێکی دیکە کە دەیکات یەکەمیان ڕازگۆ بێ لە کڕین و فرۆشتندا بۆچی چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فإن صدقا وبينا ئەگەر کڕیار و فرۆشیان لەگەڵ یەکدیکەدا ڕازگۆ بوون ئەو عیبەی کە هەیەی بەیانیان کرد و وتیان ئەو کڕین و فرۆشتنە بەرەکەتی تێ دەکەوێت بەڵام ئەگەر ئینسان نەیڵێت بە جۆرێک لە جۆرەکان عیبەکەی بشارێتەوە یاخود عادیە بە ئەسڵی بفرۆشێت ئەوە بەڕاستی بەرەکەت لەو کڕین و فرۆشتنەدا نامێنێت ئینسان ڕازگۆ بێت لە کڕین و فرۆشتندا معاملەی خۆش بێت هەرزان فرۆش بێت ئەوەندەی کە بۆی دەکرێت هەم ئەو کەسەی کە شتومەک دەکڕێ وا باشە کە معاملەی خۆش بێت و ئاسان کار بێت هەم ئەو کەسەی کە شت دەفرۆشێ وا باشە کە ئاسان کار بێ و معاملەی خۆش بێ و هەروەها ڕازگۆ بێ لە کڕین و فرۆشتندا خۆی گەورە بەرەکەت بخاتە سەروەت و سامانی هەموو مسلمانان بە حەڵاڵی ئینشاءالله ئەو کڕین و فرۆشتن و معاملەیە کە دەیکەن خۆی گەورە بەرەکەتیان بۆ تێبخات و کڕین و فرۆشتنەکەیان هەتا دەکرێت
تێیدا هەرزان فرۆش بن و ڕازگۆ بن ئەجمعین یا رەبێ سەلام یا رەبێ سەلام دیاخوا بەڕاستی لە جێ خۆیەتی